بامازاني من وتوما الراتبيت لليطاني الراتبيت حزب الله لنا ودات الراتبية بله مادام هەر باسی حزب وڵامان کرد وڵا هێزی تایبەتیان هەبوو هێزی ڕەضوان زۆر بەناوبانگ و جەنابشتەوەی کاڵی کە زۆر مەسەلەن بە مەلیکی یان شای هێرشی زەمینی ناسراون هێزەکانیان بەس هێزی ڕەزوان حەزەکەم باسێکی ئەومان بۆ بکەیت ئێسامانە بەشکل لە چەکدارەکانی هێزی ڕەزوان هێزی ڕەزوان ئەمانەش هێزێکی عەقایدی زۆر سەیرانی مێشکیان سڕاوەتەوە بە تەواوەتی ئەمە هێزی تایبەتی حزب اللهە لە زۆر شەڕبەشداری کردووە زۆر سەرکەوتنیشی بەدەستهێناوە ئەوەی ڕاستی بێتن بڵێن قووەتضاری بەیە هێزە تایبەتەکەی کە ئەم ئەتوانێ شەڕ بگۆڕێ لە ناوچەیە کاتن بەڵام ئێستاکە ئەوەی نەماوە کۆتایی پێهات چونکە ڕەضوانیش ئەگەر سەیری لێدانی ئیسرائیلکەی قیادەی نەما ڕاوێژکارەکانی نەما جەنەراڵەکانی کە بڵین سەرپەرشتی شەڕەکە قائیدە مەیدانیەکانی نەما ئەم نەوەی تازە هاتووە ئەم گەنجانە لە شەڕ تێناگەن وەکو ئەوانەی پێشوو کە کردویانە لەبەرەوە ئێستاکە زۆر زەعیفن وەکو جاران نین و دەلیل ئەوەیە کە تۆ هێزی ڕەزوان لە لوبنانە لە باشووری لوبنانە نەیتوانی ڕاست تاکو ئێستا نێزیکەی نۆ تانکی مێرکافای چواریان سوتاندووە هەنێ زریپۆشیان سوتاندووە کوشتار هەیە لەلایەن ئیسرائیل بەس ئەو زەرە لە چاو 2006 و 24 هەر زۆر کەمە ینی حیساب ناکرێت قیاسی بۆ ناکرێت لەبەرەوە لەو قووەتەیان نەما وەکو جاران تەواو بوونە